زاکۆکیکاری ئازادی چەک بوو کەچی خۆی بە گولەیە کوژرا. هەرچی چەک لەناو خەڵک زیاتر بێت ئاسایش و ئارامیش زیاتر دەبێت. پێویستە ئیسرائیل لە هەرچی خێراتر غەزە وێران بکات و کۆتایی پێ بهێنێت. شەڕ و کوشتن پێویستە و دەبێت بەردەوام مرۆڤەکان بکوژرێن. ئەمە قسەی چارلی کراک لایەنگری سەرسەختی ترامپ بوو کە لە زانکۆی یۆتاو لە کاتی وەڵامدانەوەی پرسیارێک لەبارەی هەڵگرتنی دەمانچەوە تەقەی لێکرا و کوژرا. کوژرانی لایەنگرە سەرسەختەکەی ترامپ هەموو میدیاکانی چەنیوە. چارلی کراک یەکێک لەو کەسانە بوو کە دژایەتی گۆڕینی یاسای هەڵگرتنی چەکی لە ئەمریکا دەکرد. ئەم بابەتە مشتومڕی زۆری لەناو خەڵک و چالاکوانانی ئەمریکادا لێکەوتەوە. بەڵام گرنگتر لەو قسانەی هەڵوێستی توندی دژی غەزە بوو. ئەو بەردەوام باسی لەوە دەکرد کە پێویستە ئیسرائیل زووتر غەزە تەختی زەوی بکات و کۆتایی پێبهێنێت. هەرەمەش وای کرد بوو کە چارلی کراک ببێتە یەکێک لە مشتومڕاویترین کەسەکانی ئەمریکا. بەڵام پیاوێکی بە تەمەنی ئەمریکی نەیهێش چارلی بیرۆکە و ئایدیاکانی خۆی بچەسبێنێت. ئەو لە سەربانێکە و لە مەودای 200 مەتریەوە تەقەی لێکرد. بە شێوەیەکیش دەست و نیشانەی باش بوو کە شادەماری کردە نیشانە و پێکای. چارلی کراک کوژرا و ئەم ڕۆژانە گەرمترین باسە لە ئەمریکا. ترامپیش هاتووتە سەرخەت و پەیامێکی لەبارەی دۆستە نزیکەکەیەوە بڵاو کردوتەوە. بەڵام کوژرانی چارلی وتەمایی خۆشحاڵی بۆ لایەنگرانی غەزە و خەمێکیش بۆ ئەوانەی حەزیان لە هەڵگرتنی چەک بوو.